إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له وما يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خوشحال لە وانەی 28 لە زنجیرە وانەکانی تەزکیە بە خزمەتتان بگەمەوە بەمە بەس ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوود لۆر بگرن ئینشاءالله. وەکو لە وانەی ڕابردوو باسمان لەوە کرد کە پێش ئەوەی دەرمانەکان وەربگرین 15 خاڵ هەیە. ئەو 15 خاڵ وەکو ئامۆژگاری دکتۆرن پێشی ئەوەی کەوە ئەو نەخۆشە دەرمان وەربگرین. ئیتر 6 خاڵمان باس کرد. خاڵی شەشەم ئەوە بوو کە هەر لە بۆ باڵێن کە بەتەواتی تێی بگەین مەسئلەکە. خاڵی شەشەم هەروەکو باسمان کرد بەڵام زۆر بە کورتی ئادەی دەکەینەوە کە بە عنوانی ئەوەی شەدید ثم ئرخی، کەواتە لە بدايات ڕاتوندی بکە ئەو جاتوایە هێواش هێواش شلیکەوە. لە خاڵی پاشەوی عەکسی ویە یەکسەر دەفەرمی ئرخی ثم شەدید. ئەمجا تاوەکو تێکەڵانە بن ئەو دوو بابەتە. لە خاڵی شەشەم کە دەڵێن یەکەم جار بە توندی وەری بگرە، ئەو بە توندی وەرگرتنە مەبەستمان تێدا نەک بە توندی وەرگرتن واتە لەلایەنی چەندێتی عیبادەتەوە واتە عیبادەتێکی زۆر ئەنجام بدەین. مەبەستمان ئەوە نییە، بەڵکو لە خاڵی پاشترێ ئەمە دێن ڕووی دەکەن بە پێچەوانەوە پێویستە لە کەمەوە دەست پێ بکەیت. ئەوەی کە لێرەدا مەبەستە لە خاڵی شەشەم کە وەکو لەوانەی ڕابردوو باسمان کردیە توندبی لە قەراری دڵت توندبی لەو بڕیارەی کە دایتت کاتێکەوە هەر یەک لە ئێمە لە ئێمە لە قەراری دڵی بڕیاریدایە کە ئەویان دەزانی تەشخیصی خۆی کردێکەوە نەخۆشە و هەروها بڕیاریشیدایە پێویستی بە دەرمانە و بڕیاریدایە 100% ئامۆژگاری دکتۆر جێبەجێ بکە. پێویستە ڕەخاوت لەو بڕیارەی نەکا، یعنی نەوەک توند بکالەوەی کەوا بچی یەکسەر بە عیباداتێکی زۆر دەست پێ بکە. نەخێر وانیە دەبەرەوە وەکو وتمان لە خاڵی پاشترێ ڕۆن دەکەینەوە مەسەلەیە بە پێچەوانەوەیە کەواتە هەروەکو کوو کاتێکەوە باب لەگەڵ منداڵەکانی خۆی بە تایبەتی کاتێکەوە منداڵ لە تەمەنێکی گچکەیە لە هەندێک مەسائل پێویستە ئەو بابەت توند بکا لەسەری، توند دەکا لەسەری نەک لەبەر ئەوەی کەوا ڕقی لێ دەبیتەوە، ناخۆشی دەوێ مەسلحەتی ئەوی دەوێت لێ توندی دەکا لەسەر تاوەکو سەبرە ئەو منداڵە ڕاستەڕێ ببی. ئیتر ئەو نەفسەی خۆشمان دیارە لە منداڵەکانیشمان ئەولاترە بۆی کەوە لێ ڕابینین لەسەر کاری خێر. بڕیارێکی یەک لە با بڵێن بڕیارێکی وا بە شێوەیەکەوە بە عەزیمەتەوە بدەین لە ناو دڵ و دەروونمان کەوە ئامادە بین بە هەموو شێوەیەک ئەو نەفسەی خۆمان ملزەم بکەین بە تاعەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، ملزەمی بکەین بۆی کەوە واز لە قەدەغەکراوەکان بینی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا نەهی لێ کردیە، کەواتە لەو لایەنەیەوە توند بین لەسەر بە هیچ شێوەیەک مەجالی نەدەین. لە خاڵی حەفتەم ئرخی ثم شەدید، هێواش دەست پێ بکە ئەوجا توندی بکە لەسەر خۆت. ئەوە لێرەدا مەبەستمان لەو لایەنەی ئەوجار لە چەندێتی عیبادەتەکەیە کەمیەتەکە بەڵێ هێدی دەست پێ بکە. با بڵێن پێش هەموو شتێک بڕیار بدە بۆی کەوا واز لە هەموو شتە قەدەغەکراوەکان بینی و بڕیار بدە بۆی کەوا ئەوانەی کە واجباتە طبعاً واجبات هیچ مەجال تێدا نیە وەکو لەوانەی ڕابردوو باسمان کرد واجبات مەجال تێدا نییە، یعنی هیچ ڕەخاوەتەش تێدا بکەی. واجبات 100% دەبی هەوڵ بدەی جێبەجێ بکەی. دەبینێتەوە سەر سونەتەکان، لە سونەتەکان ئەوجا هێدی دەست پێ بکە، هێدی دەست پێ بکە لەبەر سونەتی خوای گەورە هەروایە طبیعەتی ئینسانیش وایە ئەگەر بێت و هەر کەسێک لە هەر سەفەرێک لە سەرەتایدا ڕاستە عەزیمەتێکی بە قووەتی دەیەوەکو لە خاڵی پێشتر باسمان کردکەوە ئەتوو بڕیارتدا ئەو سەفەرە دەست پێ بکەی و نەگەڕێەوە بە هەر شێوەیەک بی. بەڵام
لەو ڕێگایەدا ئەگەر لە سەرەتادا زۆر بەتوندی بڕۆی و غار بدەی ئەوە لە ناگەی لەوانەیە ناگەی ناوەڕاستی ڕێگاکەش لەوانەیە تووشی حاڵەتێکی ماندبوونی وابێ بە شێوەیەکەوە پەشیمان ببیەوە ئەوجا واز بینی و واز لە سەفەرەکە بینی بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەی ئەو جار بەردەوام بی بەڵکو فکر لە گەڕانەوە بکەیتەوە بە پێچەوانەوە ئەگەر بێت و لە سەرەتای سەفەرەکەت بەو عەزیمەتە پۆڵایینە کە دەستت پێکرد و بڕیاردایە نەگەڕێەوە بەڵام لە هەنگاوەکاندا هێدی بڕۆ ئەوجا سەبر توندی بکە هەتاوەکو کاتێکەوەکو جارێژ نمونونەکەمان ناو کاتێکەوە ئەو جێگای کە ئەتوو لە بۆی دەچی کاتێکەوە لێت بە دیارکەوت ئەوجا بەبێ ئەوەی خۆت ماندی بکەی بەبێ ئەوەی کەوە وەکو بڵێ زۆریش لە خۆت بکەی هەست بە خۆت دەکەیتەوە زۆر بە توندی دەڕۆی لەبەرەوەی ئەو جێگا خۆشت لێ بە دیارکەوتی ئیتر چیدی خۆت پێڕاناگیرێکەوە خۆت تەخیر بکەی ئیتر سنەتی خوای گەورە وایە لێ وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمی تەشریعی خوای گەورەش هەروایە کاتێکەوە تەشریع لە بۆ بەندەکان لە سەرەتای هاتنی ئیسلام لە سەر زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوە وحیان پێدەگەیشت هەروە بوو حتى لمحرماتيش خواهي قول تدريزي لو عندنا وكو بابن حرام كردني عراق وكو معلومة لا فرس كردني بابن اشتف عبادات كان لبون نويش لسرتاي بابلين مسلمان بوني مجموعة الصحابيك لقل بيغمبر صلى الله عليه وسلم لسرتا دا بيش اوي كوا بيان صلى سفري معراج بكاتن نويش دور كعد بو نوق او بيانس فرزي كي استا ثابت بولا سري او جا پاشان خوای گەورە سبحانه وتعالى لە دوای سەفەری معراج کردی ئەو پێنج فەرزێکەوە ئێستا لەسەری ثابت بووە بە ڕۆژیبوون وەکو لە سوڕەتی البەقرە خوای گەورە باسی لێ دەکا کە فەرز کرا لەسەر ئیمانداران بە شێوەیەک فەرز کرا کەوا مسلمانان مخەیر بوون لە ئەوەی کەوا تواناشی هەیە بە ڕۆژیبی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين کەواتە ئەوانەی کەوا دەیانتوانی بە ڕۆژیش بن دەیانتوانی پێ نەبن و فیدیەی بدەن بەڵام پاشان وەکو لە ئاەتەکانی پاشترێک کە هەر عینی بە تەسەرسوری سوورەتەکەش هەروە هاتیە ئەوجا خوای گەورە دەفەرمێ فەمەن شەهیدە مینکم الشەهرە فەلیەصوم وانیە کەواتە بەو شێوەی بە تەدریج هات ئەحکامەکان هەتا وەکو تەثبیت بوو لەسەر ئەو حاڵەتەی کە ئێستا ئەمە دەیبینین و ئێستا ئەمە لەسەری داین و کاتێک کە ئەو ئینسانە بەو شێوەیە دەست پێ دەکاتن دەبین جاری وا هەیە ئەو کەسە با بڵێن کە هەر زیاتر ئەمە باز لە نەخۆشی دڵ دەکەین بەڵام بابیش بهێن بە نەخۆشی جەستەیی کاتێکەوە کەسێکی نەخۆش کەسانێک دەبینی کەوە لەو پەڕی سیحەت خۆشیدان ئیتر کەسانێکی با بڵێن کە نەخۆشی دڵیشیان هەیە کە ئیلا ما ڕەحیمە ڕەبی زۆر بەمان لەو حاڵەتەداین کاتێکەوە دەبین کەسانێک لە خاوەنی دڵی زەندین لە حاڵەتێکی عیبادەتی زۆر خۆش دەژێن کەوا لەزەتی عیبادەتەکە لەسەر دوم و چاویان ڕەنگ دەداتەوە ئەو کەسە هەوڵ دەدا قەفزەیەکی وا باوێ شەقاوێکی وا گەورە باوێ بگاتە ئەو مانگەی ئاسمان ناگاتێ طبعا کە ناگاتێ ئەو جالوانەیە بگەڕێتەوە بەعەکسەوە کەواتە زۆر خەتەرە پێویستە بزانین هەموو شتێک بە شەقاو هاتێ بە تەدریج ئەو جا سەبر ئینسان دەگاتێ لێ بەڕاستی وەکو کە زانایان باس لەو حاڵەتەی دەکەن دەڵێن کاتێکەوە کەسێک تیجارەتی ئاخرەت دەکاتن کەوە هەمومان ئینشاءڵڵا تاالبی ئەو تیجارەتەین تاالبی بەهەشتی پانوبەرینین تاالبی ڕەزامەندی خوای گەورەین کاتێکەوە ئەو کەسە تاالبی ئەو تیجارەتە بەرزەیە بەڕاستی ئەو کەسە دەبی ئەوەی لە پێشچاوی خۆی دابنێ ئەو قازانجە هەرە گەورە و ئەو شتە زۆر گرنگە کە هەر یەک لە ئێمە لە بۆی هەوڵ دەدەین بەڕاستی بە پاڵدانەوەی سەرجێگاکان بەدەستی ناینین بە هیوا و ئاواتێک لە ناو مێشک و دڵ و دەروونمان بەدەستی ناینین پێویستە هەنگاوی لۆ بنین بە شەو ڕۆژێکیش نایگەینێ لێ وەکو دەڵێن کەسێکەوە بێوێتن بەو شێوەی بە ئاسانی بگاتێ ئەو شتێکە لە بازاری ئاخرەت ئەو شتە وارد نییە بەڵکو شەقاوی دەوێ ئەوجا پێویستە بەردەوام بی لەسەری تاوەکو هێدی ئەو جەلەی نزیک دەبیەوە وەکو باز لە ثابتی بونانی و عوتبەی غولام دەکەن کە هەردووشیان سوبحانڵڵا قسەیەک دەکەن هەر یەک لەوان دەڵێ كابدت الصلاة 20 عاما ثم تنعمت بها 20 أخرى 20 ساڵان خەریک بووم خەریکی شەونوێژ بووم مەشەقەتم تێدا دەدیت 20 ساڵ ئەوجا پاشی 20 ساڵان 20 ساڵی دیکە خوای گەورە وای لێکردم کەوە هەز بە تام و لەزەت و چێژی شەونوێژ بکەم
کەواتە ئەتوو کاتێکەوە دوو شەو سێ شەو مانگێک هەڵدەستێ و شەو نوێژ دەکەی هەست بە قورساتی و هەست بە مەشەقەتێک دەکەی هەست بە لەززەتەکەی ناکەی معنای ئەوە نییە واز بینی و خەلاص ئەتوو کەواتە تەواو ئەتوو ئەو دەرگای لە ڕوت قەپاترا نا ئەو مەکسەبە عەظیمە ئەو قازانجە گەورەیە وا بە ئاسانی خوای گەورە نایدات دەست هەموو کەسێک لە سەرەتادا وەکو تاقیکردنەوە و ئیبتیلایەک دەبی مەشەقەت ببینی ئەو جا پاشان پاشی فترێکەوە ثباتت هەبوو لەسەر ئەو مەشەقەتەی سەبر و ئارامت گرت لەسەر ئەو مەشەقەتەی ئەو جا هەست بە تام و لەزەت و چێژەکەی دەکەی وأبو زيد دفرمي ما زلت أسوق نفسي إلى الله وهي تبكي حتى سقتها وهي تضحك بردوام بوم لسرويكوا أو نفسي خوم برو خواي جورا دهاجوا زورم لي ذكر كوا بروا بقريانة ودرويشت حتى جيشت ما بلو بايق أو زاروا برو خواي جورا دروم نفسك شمبيدك يعني هنددلي خوشة كواتا بيوستا ما لسرتادا هيدي بروين والشقاوي جورج نهاوين لقدر توانای خۆمان تاوکو لە ناوەڕاستی ڕێگە خوانە خواستە ئەو هێز و توانای هەیتمان نەپسێتن بەڵکو لە بۆ بەردەوام بوونی پێویستە بە عەزیمەتێکی پۆڵایی بە شەقاو ئەو جا سەبرە خێرا بکەین و هەتاوەکو دەگەینە مەنزل ئینشاءالله لە خاڵی پاشترێکەوە خاڵی هەشتەمە دەڵێ نقطة الضعف المدمرة واتە ئەو خاڵێکەوە خاڵی لاوازیە و دەبیتە هۆی تەدمیری ئەو ئینسانە لایەنی ئیمانەکەی طبعا وەکو معلومە هەر یەک لە ئێمە خاڵێکی لاواز هەیە لە دڵ و دەرونی و یاخود لەلایەنە ئیمانیەکەی خاڵێکی لاواز هەیە کە شەیتان لەو خاڵەیەوە دایمەن لێی دێتە ژوورێ لەو دەرگایەوە تەعقیبی دەکاتن ئەو جا وەکو معلومە کە مهمترین شت ئەوەیە ئەمە یەکەم جار دەستنیشانی ئەو خاڵە لاوازەی خۆمان بکەین کە دەستنیشانمان کرد دەتوانین ئەوجە پاسەوانێتی ئەو خاڵ لاوازە بکەی و سەبرە عیلاجی بکەی جا وەکو معلومە ئەو هەر یەک لە ئێمە وەکو وتمان خاڵی لاوازی جیاوازە ئیوا هەیە لەلایەنی ئافرەتەوە نقطەی ضعفی هەیە بابنی وەکو پیاوان لەلایەنی ئافرەتەوە نقطەی ضعفی هەیە پێویستە لەسەر ئەو کەسە کە زانی دەستنیشانی کرد نقطە ضعفەکەی لەو لایەنەیە کەواتە هەتاوەکو پێی بکرێ پێویستە پێش هەموو شتێک فراغ لە ژیانی نەمێنێت لەبەرەوەی فراغ وەکو لەوانەکان ڕابردوو باسمان کرد بەڕاستی فراغ زۆر خەتەرە فراغ لە ژیانی نەمێنێ و هەروەها بە هەموو شێوەیەک هەتا بکرێ لەو جێگایانی کەوا تێکەڵاوی تێدا ڕوودا خۆی بپارێزی مەگەر زۆر ضروری بی ئەوی زۆر بە حەزەرەوە بستە ئەو جێگایانە کەسێکەوە نقطە لاوازەکەی لەوەیدایە کەوا هەر کاتێک بە تەنیابی شەیتان زەفەری پێدەبا با هەوڵ بدا بە هیچ شێوەیەک بە تەنیا نەبیتن با هەوڵ بدا بە هیچ شێوەیەک بە تەنیانە بەڵکو هەوڵ بدا دائیمەن لەگەڵ پیاوانی صالح بژیەتن لەگەڵ ڕەفیقی چاک بژیەتن تاوەکو شەیتان زەفەری پێ نەبا هەر کەسێک هەز دەکا خاڵ لە لاوازەکەی لەوەیدایەکەوە لە بۆ ماڵ و لە بۆ کۆکردنەوەی پارە و پول حەز و ئارەزوەکی زیادە عن اللزومی هەیە ناتوانین سەیتر لەسەر خۆی بکە ئەوە پێویستە هەوڵ بداتن کەوا تەماشای کەسانێک بکە کەوا لە حاڵەتی فەقیری و نەداریدا دەژێن و بچی سەردانی ئەو نەخۆشانە بکە کەوا لە حاڵەتی بە ظاهری چاودا تەماشایان دەکەی و بە معلوماتی دکتۆری بەشەر ئەوەی کەوا ئەو کەسانە لە لێواری مردنن با بچی سەردانی ئەوان بکات تاوەکو بزانی ئەو پارە و پولێک کە ئەو واشەی دای بووە بە کەلچی نایەتن ئیتر پێویستە هەر کەسە دەستنیشانی خاڵ لاوازەکەی خۆی ئەوجا هەوڵ بدە عیلاجی بکاتن ئەو خاڵ لاوازەی کەوا هەیتی جاوەکو یەک لەو دوعانەکەوە بەڕاستی زۆر پێویستە هەمان بیتن ئەوەیە کە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه کەواتە زۆر مهمە فعلا خوایە حەقمان بە حەق نیشان بدەی ئەو جاوامان لێ بکەی اتباعی ئەو حەقە بکەین چونکە زۆر جاران هەیە ئینسان حەقی لۆ بەدیار دەکەوی دەزانی ئەوە حەقە بەڵام سبحان الله موفق نییە لەوەی کەوا بەرەو ئەو حەقە بڕواتن مانع هەیە ئەو جار نەفسیتی شەیطانە بە هەر شێوەیەک یعنی بابنە ڕەفیقی خراپە هەر شتێکە خاڵێکی لاوازە لۆیە زۆر مهمە هەر یەک لە ئێمە حەق بناسین کە لەو بابەتە ئێستا مەخەریشینە بۆی کەوە خاڵە لاوازەکەی خۆمان دەستنیشان بکەین کە دەستنیشانیشمان کرد ئەو جا ئیتیباعی ئەو حەقە بکەین بۆی کەوە هەوڵ بدەین ئەو لاوازیەی نەهێڵین بە هەر شێوەیەک کەوا پێویستە عیلاجی خۆمان بکەین پێویستە عیلاجی خۆمان بکەین لۆیە ئەو جاوەکو دەڵێتن ئیوا هەیە هەر ئەسڵەن خاڵە لاوازەکەی خۆی هەتا ئێستا نازانێت چێ لەبەرەوەی خەمی نەبووە و هەروها ئیواش هەیە دەزانی خاڵە لاوازەکەی ئەوەیە یاخود پێی دەڵێن خاڵی لاواز تو ئەوەیە تەسلیمی ئەو خاڵە لاوازە نابی یاخود تەسلیمی ئەو حەقەتە نابیتن دێ مجادلە دەکاتن دیفاع دەکا بە باتیل
ئیتر بەڕاستی ئەوە صفەتی ئینسانی ئیماندار نییە، بەڵکو صفەتی ئینسانی ئیماندار و شعاری ئینسانی ئیماندار ئەوەیە کە رحم الله امرئا أهدى إلي عيوبي، رحمتي خواي گەورە لەو کەسە بیکەوە عیب و کەم و کورتیەکانم دەست نیشان دەکا وەکو هەدیەیەک پێشکەشم دەکاتن. ڕەحمەتی خوا لەو کەسەبی وەکو شعاری زۆرێک لە سەحابەکان ئەوها بخوایان لێ ڕازی بیتن. وەکو لە سوورەتی ئەلفورقانیش خوای گەورە سوبحانه وتعالى یەک لەو دوعانێکەوە فێرمان دەکا ئەوەیەکەوە وجعلنا للمتقين إماما، خوای بمان کە ئیمام و پێشەوا لە بۆ کەسانێکی متقی، لۆ لە بۆ کەسانێکی متقی، لەبەرەوەی کەسی متقی هەر غەڵەتێک لێ ببینیتن مجامەدەت لەگەڵ ناکات، پێت دەڵێ ئەوە غەڵەتە، خۆت ڕاست بکەوە. کەواتە زۆر مهمە بەڕاستی ئینسان هەوڵدا دوو ڕەفیقانێکی وا بگەڕێکەوە لە ڕێگای ئەوانەوە دەستنیشانی غەڵەتەکەی خۆی بکاتن، لەبەرەوەی زۆر جاران ئینسان هەتاوەکو لە دیار ئاوێنە ڕانەوەستی کەم و کورتی خۆی لە بەدیار ناکەوی، دیارە ئاوێنە ئیمانداریش وەکو لە نەس حەدسەکە پێیان سەڵسەم داهاتیە بریتە لە ئیماندار. ئەو جاوەکو دیارە دەڵێ چاکترین بەڵگە و دەلیلیش ئەوەی بە تەجروبە ئینسان خۆی لۆ بەدیار بکەویتن. وەکو معلومە کە عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لێ ڕازی بی و ڕەحمەتی خوای لێبی، معلومە کە دەژمێردرێ بە پێنجەم خەلیفە لە عەدالەتی لە تەسەلسولی خولەفای ڕاشدین، هەرچەندە فترێکی زەمەنی هەبووە لە نێوان خولەفای ڕاشدین لەگەڵ ئەودا، بەڵام لە عەدالەتەوە بە پێنجەم خەلیفە دەژمێردرێ. ئەو جا کاتێکەوە کە کەسانێک ویستیان مقارنەیەک لە بینی عومەری کوڕی عەبدولعەزیز بکەن لەگەڵ ئوەیسی قەرەنی، کامەیان زاهیدترن؟ ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمیتن عومەری کوڕی عەبدولعەزیز زاهیدترە. تیان لەبەر چی؟ تیان لەبەر ئەوەی عومەری کوڕی عەبدولعەزیز دنیا ڕووی تێکرد بوو، خەلیفە بوو، ئەو هەموو ماڵ و سەروەتە لە بەردەستی بوو، ئەو جا زوهدی بەرامبەر هەبوو، ئەو جا زوهدی بەرامبەر هەبوو. کاتێکەوە دەمری لێی دەپرسن چەندت بەجێ هێشتێ لە بۆ ماڵ و منداڵت، دەڵێتن هیچم بەجێ نەهێشتێ، ئەگەر بێت و منداڵەکانم لە دوای من پیاو چاک بن فالله يتولى الصالحين، خوای گەورە سەرپەرشتی کەسانێکی صالح و ئینسانی چاک دەکا، و ئەگەر بێت و ئینسانی خراپیش بن منداڵەکانم لە دوای من والله هیچیان لێ بەجێ نەهێشتێ تاکو بە میراتی من بچن خراپەی پێ بکەن. کەواتە ئەوە خەلیفەی مسلمانان بوو. دەفەرمون ئەبوو سولەیمان دەڵێتن بەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز زاهیدتر بوو لە ئوەیسی قەرین، لەبەر ئوەیسی قەرین ئەسڵەن ماڵی دنیای نەبوو تاوەکو بزانین تا ئەخۆ زاهید بوو یان نا. کەواتە تەجروبە باشترین بەڵگەیە. عومەری کوڕی عەبدولعەزیز لەبەر دەستی بوو، ئەو جا دەستی لۆ درێژ نەکرد و بە هیچ شێوەیەک تەماحی لێ نەکرد. کەواتە دیسانیش دەڵێن تەجروبە باشترین بەڵگەی ئینسان لە خلالی تەجروبە خۆی لۆ بەدیار دەکەوی کەوا لە چ خاڵێکدا لاوازە. ئیتر بەڕاستی شەیتان وازمان لێ ناینی. هەر یەک لە ئێمە وەکو گوتمان کە خاڵێکی لاوازمان هەیە، شەیتان هەوڵ دەدا بە هەموو شێوەیەک تەجروبە دەکا لەگەڵت لە چ خاڵێک خاڵی لاوازت هەیە، لە چ لایەنێک و لە چ ڕوویەکەوە نقطەی ضعفت هەیە لەو دەرگایە لێت بێتە ژوورێ. وەکو لەو حەدیثێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات لە صحیح مسلمدا، دەفەرمی کە حودەیفە لەمان دەجێڕێت خوای لێ ڕازی بی، دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تعرض الفتن على القلوب كالحصير عودا عودا. تعرض وەکو ئیمامی نەوەوی لە شەرحی صحیح مسلمدا دەڵێتن، دەفەرمی تعرض واتە تلصق بعرض القلوب أي جانبها كما يلصق الحصير. كواتە تعرض واتە بعرض واتە بەلایەنی بە دیواری دڵ ئەو فتنە و ئەو گوناهانەی کەوا شەیتان دەیەوێ ئەتووی توش بکە، دەفەرمی ئەنواعی فتن و ئەنواعی گوناه دەینی بە دڵت دادەدا. ئیتر ئەو گوناهانە لەسەر دڵت تەئسیراتی بەدیار دەکەوی، هەر وەکو کەسێکەوە لەسەر حەسیرێک بنوی. کاتێکەوە لەسەر حەسیر دەنویتن هەڵدەستیتەوە ئەو خەریتەی حەسیرەکەی لەسەر لاشەی بەدیار دەکەوی. ئیتر دەفەرمی شەیتان دێ ئەنواعی گوناه دەینی، بزانێت تەجروبەت دەکا لە کامەیان دەتوانی تەئسیر لێ بکە، ئەنواعی گوناه بە دیواری دڵت دادەدا، بە دیواری دڵت داداتن تەئسیراتی لەسەر دڵ بەدیار دەکەوی، هەر وەکو کەسێکەوە لەسەر لایەکی لەسەر حەسیرێک نووست بیتن. بەو شێوەیە ئەو جا وەکو دەڵێتن عودەن عودا، جار لە دوای جار دێتن، هەر وەکو کوو حەسیر لەسەر لەو شتانێکەوە لێی پێک هاتیە، ئەو داوە دەزوانە یاخود هەر شتێکەوە لێی دروستی دەکەن، دەفەرمی جار لە دوای جار بە هەموو شێوەیەک تەجروبەی خۆی دەکاتن. ئەو جا دەڵێ فەئەیو قەلب ئوشربەها، هەر فتنەیەک لەو فتنانە، هەر گوناهێک لەو گوناهانە، هەر کەسێکەوە تووشی بێ، ئەو جا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئوشربەها. ئوشربەها واتە
بیخواتەوە کو ئیسفەنجێک ئاو دەخواتەوە ئەو ئیسفەنج ئەو ئاوە لەگەڵ ئەو ئیسفەنجە تێکەڵاو دەبیتن یاخود کو قوماشێک دەڵێ ئەو قوماشە با بڵێن سپیە لەگەڵ ڕەنجی سۆر تێکەڵاو بیتن ڕاست پەردبی لە ناوی بالضبط ئەوها خواردنەوەی کەواتە ئەو گوناهە بەو شێوەیە کاتێکەوە لە دەرگایەک لێی چووە ژوورە و لەگەڵی تێکەڵاو بوو فأي قلب أشربها نكت فيه نكتة سوداء هەر گوناهێک کە لێی بستە ژوورێ ئیتر ئەو گوناهە وای لێ دەکاتن خاڵێکی ڕەش لەسەر ئەو دڵە دروست دەکات وأي قلب أنكرها وهر دڵێک ئینکاری ئەو گوناهە بکاکەوە شەیطان لە بۆی دەینی کە ئینکاری کرد واتە ڕەدی کردەوە قبولی نەکرد دەفەرمی نكت فيه نكتة بيضاء بەپێچەوانەوە نقطەیەکی سپی لەسەر ئەو دڵە دروست دەبیتن حتى تصير على قلبين ئیتر دڵەکان بەگشتی لە کۆتایی ئەو هەموو فتنەیکەوە شەیطان لە بۆیان دەینی لە کۆتاییدا دەبنە دوو دڵ واتە دوو جۆرە دڵمان لۆ دروست دەبی کەسانێک على أبيض مثل الصفا کەسانێک لە کۆتایی ئەو هەموو محاولاتی شەیطان دڵەکەی دەبیتە دڵێکی سپی مثل الصفا وەکو بەردێکی سپیلوس سبحان الله بەردێکی سپیلوس ئەو بەردە سپیە لە بەقووەتیدا وەکو بەردە واتە هەرچەندە لێشاوی فەسادی و شەهەوات کە دێن ئەو هەموو لێشاوە لەسەر ئەو بەردەدا دەشچێ بەبێ ئەوەی تەسیل لەو بەردە بکە و هەروەها لوسیشە لەبەرەوەی سەفا دەبی لوس بی بە هیچ شێوەیەک ئەو فتنەیە پێشی وەنانووسێ سبحان الله جەلوێ دەفەرمیتن فلا تضره فتنة ما دامت السماوات والأرض سبحان الله يتر أو ضلا كجيشت أو درجي بوشة بهمو محاولات شيطان لقال محاوليك اللي هيد زيجاج نيتواني بيستجوره وكو برد قايم وبرامبري ولوسيج بو بهيد شويك بناوبيتي نبوتاوك لي جير ببيتن أو ضلا لا تضره فتنة ما دامت السماوات والأرض هيز فتنة تازا كاري لنا كاتن حتى آسمان زي ما بي سبحان الله والآخر أسود مربادا كواتا دڵەکەی دیکەسی لێ دێ لە نەتیجەی ئەو خاڵە ڕەشانەی کە لێی پەیدا بووە دەبیتە دڵێکی ڕەش خاڵێکی ڕەش لە تەنیشتەوەی ڕەش هەتا وەکو ڕەش هەڵدەگەڕێ ئەو جا دەفەرمی مربادا واتە بالضبط وەکو زانایان دەفەرمون ڕەشاتیەک قیچە سپی تێدا مایە لەبەرەوەی لە ئەسڵەوە سپی بووە خوای گەورە لەسەر سپیاتی خەڵقی کردیە ئەو گوناهانەیە ڕەشی کردیە کە دەشفەرمی مربادا مەجالێکی تێدایە کەوە ئەگەر ئەو کەسە بگەڕێتەوە لەبەرەوەی لەسەر ئەسڵی فێتڕەتەکە ئەگە بگەڕێتەوە هەتا وەکو ڕۆح نەگاتە غەرغەرە هەتا وەکو ڕۆژ لە ڕۆژ هەڵاتەوە دەرنەس وەکو لە یەک لە علاماتەکانی هاتنی ڕۆژی قیامەت کە وەکو پێغەمبەر باسی دەکاتن لە ڕۆژ ئاواوەنەیە ئیتر دەرگای تەوبە قەپات نەبووە ئیتر هەر مەجالش تێدای بگەڕێت بەڵام ڕەشیش داگەڕا ئەو دڵە ئەجۆک وەسفی دەکات کەلکوزی مچەخیا وەکو قاپێک مچەخیا وەکو زانان دەفەرمون ڕاست بەدەوەوە لەسەر دەوی هەڵگەڕابیتەوە سبحان الله باشە دڵێک بەو شێوەیە لەسەر دەوی بەو شێوەیە هەڵگەڕابتەوە یعنی چی وەکو زانان دەفەرمون واتە هیچ خێرێک تێدا نەمایە سبحان الله لەبەرەوەی قاپێک ئەتو سەر نخۆنی بکەیەوە چی تێدا دەمینێ هیچ لە خۆ دەگری هیچ خێرێک لە خۆ ناگری سبحان الله و بمعناش کەش لێکدرێتەوە مچەخیە واتە منکوسە واتە گۆڕایە بەعکسەوە شت دەبین لێ پێغەمبەر دەفەرمی لا يعرف معروفا ولا ينكر منكرا إلا ما أشرب من هواه کەواتە ئەو دڵەوای لێدێ بە شێوەیەک معروف و چاکە بە چاکە نابینی منکر و خراپە بە خراپە نابینی إلا ما أشرب من هواه إلا مەگەر شتێک لەگەڵ هەوا و ئارەزووی بگونجێ سبحان الله يعني هەوا و ئارەزووی دەبتە مقیاس و میزانێک لەوانەیە بەعکسەوە ژەکو زانایان دەفەرمون وای لێ بێتن ئەو کەسە بە پێچەوانەوە معروفی بە منکر دەبینی چاکەی بە خراپە دەبینی سبحان الله و خراپەش بە چاکە دەبینی واتە کەسێکە وەکو خوای گەورە لە چەندین جێگا باس لەو سنفانە دەکاتن کە ئەفەمەن زوین له سوء عمله فرآه حسنا کەسانێک کەوا کردەوە خراپەکانی خۆیان لۆ دەڕازێندرێتەوە بە چاکەش دەیبینی زۆر خەتەرە یعنی هەتا ئەو کەسە خراپەی بە خراپە ببینی مەجال تێدا هەیە لەو خراپەی پەشمان بیتەوە بەڵام ئەدی ئەگەر خراپەکانی بە چاکە بێتە پێشچاوی
زۆر زەحمەتە بگەڕێتەوە خوا پەنامام بدە. ئیتر تەماشاکە یەک لەو پیاوە بەڕێزانەی کەوا لە تاریخ جێی دەستیان و ئەقوالەکانیان دیارە شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی کاتێک کە با بڵێن هەستی دەکرد نقطەی زوعفی لەو لایەنەیە لەوانەیە خۆشەویستی لۆ منداڵەکانی خۆی زۆر بی لەوەی دەترسا مەسەن کە نەخۆش بی یاخود بمری یەک لە منداڵەکانی تووشی حاڵەتێک بێ وەکو بڵێ خوا نەخواستە بێزاری دەربڕینێک یا سەبر نەگرتن لێ دەفەرمی بڕیارمدا هەر منداڵێکم کە ببێ ئەو منداڵم لەسەر دەستم بی لە ناو دڵی خۆم دەری بینم لێ کاتێک کە دەشمری تەسیرم لێ ناکە. بەڵام ئەو چی دەوە ئیمانێکی دەوێ بەڕاستی کاتێکەوە هەز بکەی لانی خاڵی زوعفت لەوەیدا بەڵێ منداڵ خۆشەویستە بەڵام نەگاتە ئەو دەرەجێکەوە هەموو یعنی مردن معڕەزە کەس نازانێت ئەتوو پێش منداڵەکەت دەمری منداڵەکەت پێش تو دەمری وانە واد لێ نەکاکەوە بەرامبەر بە قەدەری خوای گەورە بێزاری دەرببڕی لێ دەڵێ لە دڵی خۆم دەرمیناب لەسەر دەستم بوو هەر کاتێک کە دەشمرد پێم اعتیادی بوو معناوە نیە بێڕەحم بوو وانە بەڵام معنای ئەوەنە معنای بەو شێوەیەکەوە وای لێ هاتبوو تەسیری لێ نەدەکرد مردنەکەی. لە خاڵێکی دیکە لەو ئامۆژگاریانەکەوە وەکو وتمان پێشی وەرگرتنی دەرمان خاڵی نوێیەم ئەغلا ذەڕەت جوهد بەقیمەتترین زەڕە واتە کەمترین شت کەوا زەڕەیە بەقیمەتترین زەڕە لە جوهد و هەوڵدان. زۆر جاران دەبینی کەسانێک زۆر بێمەجالن حەسرەت بەو کەسانە دەچێشن مەجالیان زیاترە و بواریان لە بۆ ڕەخسا لە بۆ کە عیبادەت بکە بەڵام ئەو پێی ناکرێ. زۆر جاران دەبینی کەسێک نەخۆشە حەسرەت بەو کەسەی دەچێشیکەوە سیحەتی خۆشە تاوەکو وەچوی عیبادەت بکە. زۆر جاران هەیە کەسانێک نەدارن حەسرەت بەو کەسان دەچێشن کەوە خوای گەورە ماڵ و سامانێکی زۆریان پێبەخشە و لە پێناوی خوای گەورە سەرفی دەکەن. طبعا پێش هەموو شتێک نیەتەکەی کافیەکەوە تەمەنا بکە زۆر بەجددی ئەگەر وەکوی پێ بکرێەوە چی بکە خوای گەورە بە نیەتەکەی پاداشت داتەوە و لە قەدەر توانای خۆی کە دەڵێن ئەغلا ذەڕەتی جوهد بەڕاستی زۆر مهمە کەمترین شت کەوا ذەڕەیە زۆر مهمە ئەتو لە قەدەر مەجالەکەی خۆت ئەگەر وەکو فلان و فلانج مەجالت نییە زۆر مهمە ئەگەر لەو بێمەجالیەی خۆت لەو مەشغەلەتەی خۆت هەوڵ بدەی عەلە الئەقەل پێشی نوێژ سبەینە دوور کات شەو نوێژی بکە ئەو دوور کاتە زۆر مهمە. لەو نەداریەی خۆت کەنیتت هەوڵ بدە 1000 دینار لە پێناوی خوای گەورە سەرف بکە. لەو نەخۆشیەی خۆت کەوا تەمەنا دەکەی سیحەتت خۆش بی هەوڵ بدە کەمترین شێوازەکانی عیبادەت بکە لای خوای گەورە گەلک زۆرە و پاڵەوانێتێکی گەلک زۆر ئەتو دەینوێنی بەڕاستی. لەوێ وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لێ بدەفەرمی ليس العجب من صحيح فارغ واقف مع الخدمة کەواتەوە جێگای سەرسوڕمان نییە کەسێکەوە سیحەتی خۆشە ئیتر لە خزمەت عیبادەتکردنی خوای گەورەدایە. إنما العجب من ضعيف سقيم بەڵام جێگای سەرسوڕمان لەو کەسەیدایەکەوە کەسێکە لاوازە نەخۆشە ئەو تعتروه الأشغال واتە چەندین مەشغەلەتی دێتە پێشی وتختلف عليه الأحوال چەندین حاڵی بە چەندین شێواز دەگۆڕێ وقلبه واقف في الخدمة غير متخلف بما يقدر عليه بەڵام لەگەڵ ئەو لاوازی و نەخۆشی و لەگەڵ ئەو بێتوانایی و مەشغەلەتەی خۆی دڵی هەر لە ناو عیبادەتدا تەمەنای ئەوە دەکا وەکو کەسانێک ئەویش عیبادەت بکە بەڵام لە قەدەر توانای خۆشی قسووری پێ ناکاتن وەکو دەڵێتن غير متخلف بما يقدر عليه تخلف ناكا بپاش ناكا لأوي كلا توانايدا هي وكو وتمان أجر بدور كعاتيش بيتن وكل عدة الصابرينش باز لو روايات ذكا كوا لنيوان عثمان كري عفان وكسانك خواي قولي ليان رازي بي دفرمي قال رجل لعثمان بن عفان رضي الله عنه ذهبتم يا أصحاب الأموال بالخير طبعا عثمان كري عفان يقلب صحابانا وكدولة مندبوة لبيناي خواي قولش چەندین شتی بەخشیە دەفەرمی پێیان گۆ یا ئەصحاب الأموال ئەوانەی کەوا خوای گەورە ماڵی پێ بەخشینە بەڕاستی دەفەرمی ئەنتم ذهبتم بالخير خێرەکەتان هەموو لە خۆتان برد تتصدقون وتعتقون وتحجون وتنفقون بەڵێیان گۆ لە پێناوی خوای گەورە دەبەخشن لە پێناوی خوای گەورە عەبدانێک دەکڕن و ئازاد دەکەن حەجی پێ دەکەن سەدەقاتی پێ دەکەن فقال عثمان وإنكم لتغبطوننا وإنا لنغبطكم بەڵێ ئەنگۆ وەکو بڵێ حەسادەت و غیبتە بە ئێمە دەبەن
ئێمەش غێبتە بانگ طبعا غێبتە لەگەڵ حەساد فەرقی ئەوەیە کەوە حەساد ئەوەی کە کەسێک تەمەنا بکە ئەو نیعمەتە لە فلانە کەس وەرگیرێتەوە بەوی بدرێ ئەوە حەسادتە و نەهی لێکرا بەڵام غێبتە ئەوەیە کەوە تەمەنا بکەی وەکو فلانە کەس هەدبی تاوکو ببەخشی بەبێ و لەویش وەرگیرێتەوە ئیتر دەفەرمی ئەنگۆ تەمەنای حاڵەتی ئێمە دەکەن ئێمەش تەمەنای حاڵەتی ئەنگۆ دەکەین لەبەرەوەی فوالله لدرهم ينفقه أحد من جهد درهمێک کەسێک کەوا دەبەخشی لە پێناوی خوای گەورە لە حاڵەتێکدا کە بەخۆی زۆر پێویستی پێ هەیە فەقیرە و نەدارە درهمێک لە پێناوی خوای گەورە دەبەخشی خير من 10,000 درهم غيظ من فيض ئەو درهمە چاکترە ئەو درهمە بەقیمەترە لەوەی کەوا کەسێکەوە 10,000 درهم ببەخشی لە پێناوی خوای گەورە بەڵام ئەو 10,000 درهمە لە قەدەر ڕائسمالەکەی وی غيظ من فيض شتێکی زۆر کەمە لە قەدەر ئەو ڕائسمالە زۆری کە بەوی بەخشرا کەواتە ئەو درهەمەی کەسێکەوە لە نەداری دەیبەخشی باشترە لە 10,000 درهەمی کەسێکی زۆر دەوڵەمەند کەوا زۆر لەو 10,000 زیاتری هەیە لە خاڵێکی دیکە کە لەو خاڵانی کە زانان وەکو ئامۆژگاری پێمان دەبەخشن پێشەوەی وەرگرتن دەرمان خاڵی دەیەم لذة التفرد الدافعة تفرد ئەو حاڵەتەیە کەوە کەسێک کاتێکەوە هەست بە تەنیایی دەکەی بە تایبەتی ینی لە حاڵ و وەزعێکی وەکو ئێستای ئێمە کە زۆربەی زۆری خەڵکی بەداخەوە ینی ڕوو لە خراپەیە زۆربەی زۆری خەڵکی بە ئیتیجاهی غەڵەت و بە دوای شەیتاندا کەوتیە والعیاذ بالله ئیتر لە زۆر جێگا و لە زۆر مووقیفان هەست بە تەنیایی دەکەی هەست بە غەریبی دەکەی بەخۆی ئەو هەستکردن بە غەریبی ئەگەر بێت و بە مەقاییسی ئیمانی نەبی هەستێکی زۆر تاڵە بەڵام ئەگەر لە ڕوانگەی ئیمانەوە تەماشای بکەی وەکو ناوێ لێنە لذة التفرد الدافعة بەڵکو لەزەتێکی لێوە دەبینی کاتێکەوە هەست دەکەی خەڵکانێک وە بە لێشاو بەرەو خراپە دەڕۆن ئەتو وەکو چیایەک بەرامبەر ئەو لێشاوە و ڕاوەستای وەکو چیایەک بەرامبەر ئەو لێشاو و ڕاوەستایی و مقاومە دەکەی و بەڵکو بە پێچەوانەی ئیتیجاهیش دەتەوێ بڕۆی لەزەتێک لە خۆت دەکەی لەو ئیمانەی خۆت دەکەیکەوە ئەتو ئیمانێکت هەیە صاحب مەبدەئێکی بەهەشتێکی پان و بەرین چاوەڕوان دەکا خوایەکی عەظیم سبحانه وتعالى چاوەڕوان لێت ڕازی بی کەواتە ئەوە لەزەتێکی تێدایە لێە وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز ئەوجا دەفەرمیتن لەو حاڵەتانێکەوە خراپە زۆرن چاکە کەمن و ئەهلی چاکە کەمن وكل حلي أولياء لدجردي لخير أعمله اليوم أحب إليه من مثليه مع رسول الله صلى الله عليه وسلم طبعا عبد الله كري عمري كري عاص من دال الصحابية وصحابيشة دفرميتن لباشي زمان بيان صلى الله عليه وسلم لكات تابعين ديفرمو خيرك يقل خير كان خيرك أو ربكم تاكتر للام خوش شويستر للام كدو هندم بكرد بالا لزمان بيغمبر صلى الله عليه وسلم لو لأن كنا مع رسول الله صلى الله عليه وسلم تهمنا الآخرة ولا تهمنا الدنيا لبرو أمل خزمت بيغمبر بوين صلى الله عليه وسلم هر آخرة لا مانقرنق بو دنيا لا مانقرنق نبو همي أوهاب الصحابة كان وإن اليوم قد مالت بنا الدنيا بلام أورو ولا زيد تابعين سبحان الله بلام أورو والدنيا ميلاني بيكردين خليك لا ما مدى إتر وكو مجديك وبيغمبر صلى الله عليه وسلم بوكا سان دريك لو كاتانك ولا زمانك ولا كاتك ولا جيجايك دجين كحقة زور بزوري خلشي رول خرابي بيغمبر صلى الله عليه وسلم تماشاك تسمجديك ما بيدا بخش دفرمي هلو كلو حسك ولا سلسلي أحد الصحيح الباني ده هاتي بيغمبر صلى الله عليه وسلم إن من ورائكم أيام الصبر لدواين جو بصحابة كان دفرمي لدواين جو روجانك دادي أو روجانك بيست بصبر آلام يشي زور هي للمتمسك فيهن يومئذ لبو أو كسكوا لو روجدا دس بودين دقري بقرآن وبسنة ودقري بما أنتم عليه دس بودين دقري هروكو أنجو دستان بودين قرتي واتا بودين صحيح الصوابيك والصحابة لسريبون بقرآن وبسنة هر كسيك لو روجنا خوشدا دس بودين وبقري دفرمي تسيد بوهيا أجر 50 منكم أزر باداشت بنزالن قوي هي لجماعة الصحابة كان خوان لرازي بي قالوا يا نبي الله أو منهم يا رسول الله بنزال خوان يعني بنزال إيما فرموي قال بل منكم بنزالن قو برخصوا مجدية هرچند هیچ کەسێک لە غەیری سەحابە ناگاتە دەرەجەی سەحابە وانە بەڵام لە ئەجر و پاداش دەفەرمی هەر یەک لەوان ئەجر و پاداشتی 50 لەنگۆی هەیە لە حەدیثێک کەوا لە مسند ئیمام ئەحمەد هاتی و عنی ئەلبانی تەصحیح دەکا پیان صلی الله علیه و سلم طوبى للغرباء
طوبا خۆشی لە بۆ ئەو کەسانی کەوا غەریبن و خۆ طوبا ئەو دارەیەکەوە لە بەهەشدا وەکو پێغەمبەر وەسفی دەکاتن کەواتە بەهەشت لە بۆ ئەو کەسانی کەوا غەریبن. فەرموویان فقيل من الغرباء يا رسول الله چێنە ئەو کەسانی کەوا غەریبن یا رسول الله قال أناس صالحون ئەوانە کەسانێکی پیاو چاکن في أناس سوء كثير ئەو پیاو چاکانە لەناو کەسانێک دەژیان کەوا بەعام ئەو کەسانە خراپن من يعصيهم أكثر ممن يطيعهم سبحان الله ئەوانەی کەوا ئیطاعەیان دەکەن جۆرایەلیان دەکەن ئەوانەی کەوا جۆرایەلیان دەکەن زۆر کەمترن لەوانەی کەوا عیسیانیان دەکەن و سەرپێچیان دەکەن. کەواتە فعلا لەو زەمانەی ئەتو تەماشا ناکەی کەسی مسلمان بە طەبیعەتی حال کاتێکەوە خۆی بە غەریب دەزانین لەو زوروفەیدا لە قەدەر توانای خۆی هەست بە هەوڵ دەدا داعوە بکە بانگەواز بکە هەر کەسە لە قەدەر توانای خۆی هەوڵدا ئامۆژگاری خەڵکی بکە بەڵام ئەوانەی کەوا عیسیانی دەکەن و سەرپێچی دەکەن زۆر زیاترن لەوانەی کەوا جۆرایەلی دەکەن و بە پیل بانگەوازەکەی ئەو دادێن. ئیتر لە خاڵێکی دیکەش لە خاڵی یازدە وەکو ئامۆژگاری زانایان لە بۆ ئەو کەسانی کەوا پێش ئەوەی دەرمان وەربگرن باز لە مەواسم الاستشفا دەکەن. استشفا واتە داواکردنی شیفا سین و تاکە بۆ تەڵەب. مواسم جەمعی مەوسیمە واتە وەرزی داواکردنی شیفا بەخۆی هەموو کاتێک وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. لە هەموو کاتێک لە هەموو جێگایەک خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەندەکانی من لە من پرسیاریان لێ کردی یا رسول الله فإني قريب ئەم لێیان نزیکم أجيب دعوة الداعي إذا دعان هەر کاتێک بانگەوازکارێک پرسیارم لێ بکات داوام لێ بکات وەڵامی دەدەمەوە ئەو بەعام. بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەندێک کات و هەندێک جێگای زیاتر تەفزیل کردی و ڕێزی لێنایە لە کاتەکانی دیکە و لە جێگاکانی دیکە. لە بۆ نمونە مەکەی پیرۆز خاچی مەکەی پیرۆز لە هەموو جێگایەک پیرۆزترە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە. لێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی نوێژ لەوێندەری 1 بە 100,000 لە دوای مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژێک لەوێندەری بە 1000 نوێژە. ئەوە بەنسبەت جێگا بەنسبەت وەقتیش بەڵێ خوای گەورە مەوسیمی دانە هەندێک مەوسیم هەیە زیاتر داوای شیفای لێ دەکرێت داوای بەخشش لە خوای گەورە دەکرێتن کەوا زیاتر ڕەجاوە خوای گەورە ببەخشی بە بەندەکانی. لەو وەختانە دیارە لە هەموو ساڵێک مانجی ڕەمەزان بەڕاستی کاتێکی زۆر تایبەتە لە بۆ دابەزین ڕەحماتی خوای گەورە کە لە هەموو کاتێک دادەبەزی. بەڵام وەکو زانان دەفەرمێ ئەگەر کەسێک پەردە لە سەر چاوی لا بدرێ بە چاوی خۆی دەبینی بە چ شێوەیەک ڕەحمەتی خوای گەورە دادەبەزی. و هەروها هەر لە ساڵدا لە بێزگە لە ڕەمەزانیش 10 ذی الحجە کە بەڕاستی ئەویش زۆر زۆر مهمە دە ڕۆژی ذی الحجە ئەویشیان لەو کاتانە کە بەڕاستی ئەو مەوسیمەیە کە حەقەتەن ئینسان پێویستە هەوڵ بدات لە دەستە خۆی نەدا. و هەروها لە هەموو هەفتەیەک ڕۆژی جومعە زۆر زۆر مهمە لە هەموو 24 سەعاتێکیش سێیەکی ئەخیری شەو هەوڵ بدە ئەو کاتانەکەوە وەرزی بەڕاستی وەرزی زۆر بەدەست هینانە هەر کەسێک بێوێ بەدەستی بینیتن ئەوە حەقەتەن هەوڵ بدەین لە دەستە خۆمان نەدەین. وەکو ئەو نمونەیە هەیەکەوە عەرەب گوتی دەڵێ ئەسری وەقەمەڕ لەک کەواتە لەو شەوانێکەوە مانگەشەوە ئەتوش مسافری بە شەودا دەتەوێت بڕۆی هەوڵ بدە لە مانگەشە و خێرا بکەی و بڕۆی لە دەستە خۆتی نەدەی ئەو مانگەشەوە چونکە کاتێکەوە مانگەشە و نامینێ و ئەو شەوە تاریک دەبی لەوانەیە بەو شێوەی نەتوانی بڕۆی و بەو شێوەی نەتوانی ئیستیغلال بکەی. لێ ئیتر هەتا بکرێ ئێمە لە هەموو کاتێک داوا شیفا لە خوای گەورە بکەین بەڵام بە تایبەتی لە کاتە تایبەتەکانکەوە وەکو گوتمان ڕەحەماتی خوای گەورە زیاتر دادەبەزی و لەو کاتانەیەکەوە شەیطانەکان دەبەسترێنەوە لەو کاتانەیەکەوە مەلائکەت زیاتر دەور لە ئیمانداران داتن هەوڵ بدەین ئینشاءالله تعالی زیاتر داوای شیفا لە خوای گەورە بکەین کەوا شیفای دڵەکانمان بداتن و ئەو دڵە ساغەمان پێ ببەخشی کەوا پێیەوە بە سەرێکی بەرزەوە ئینشاءالله بگەینەوە خزمەت خوای گەورە لە ڕۆژی قیامەت تاوەکو لەو کەسانە بین کە ئینشاءالله تعالی ڕەزامەندی خوای گەورە و بەهەشتی پان و بەرین بەدەست بینین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله.